سەرڕایەوەی جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا هێشتا لە دەسەڵاتدا نوێیە، بەڵام ڕایگەیاندووە هەوڵ دەدات بۆ چارەسەر لەسەر بنەمای دوو دەوڵەت لە نێوان فەڵەستین و ئیسرائیلدا و دەست بەو هاوکاریانە دەکاتەوە کە لە سەردەمی ترامپدا بڕدرابوون. لە بەرامبەر ئەو هەڵوێستانەی بایدندا مەحموود عەباسی سەرۆکی فەڵەستین دەڵێت ئەگەر ئیدارەی بایدن ئەو بەڵێنانە بەرێتە سەر کە سەبارەت بە دۆزی فەڵەستین داوێتی، ئەوە پەیوەندیە بچڕاوەکانی نێوان هەردوو لە ئاسایی دەکەنەوە. ئیدارەی جۆ بایدن لە چوارچێوەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە مانگی ئاداری ڕابردوودا 15 ملیۆن دۆلاری وەک هاوکاری مرۆیی بە فەڵەستینیەکاندا و لە 7 نیسانیشدا 75 ملیۆن دۆلاری بۆ گەشەپێدانی کەرتی غەزە و کەناری خۆرئاوا تەرخان کرد. هەروەها 150 ملیۆن دۆلاریشی بۆ پرۆگرامەکانی ئۆنڕوا دەستەبەر کرد. ئەمانە وەک هەنگاوگەلێک بە ڕاستەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەردوو لا تەماشا دەکرێن. لە راپۆرتی مافەکانی مرۆڤدا کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ساڵی 2020دا بڵاوی کردەوە هاتووە، ئەوە ڕاستێکی مێژووییە کە ئیسرائیل کەناری خۆرئاوا و غەزە و بەرزایەکانی جۆلانی داگیر کردووە. ئەم دانپێدانانەی ئەمریکا وەک بەشێک لە پرۆسەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ فەڵەستین تەماشا دەکرێت. بۆ دەستپێکردنەوەی پەیوەندیەکان چاوەڕوان دەکرێت بایدن چەند هەنگاوێکی دیکە بنێت، لەوانە کۆبوونەوەی جۆ بایدن و مەحموود عەباس و کردنەوەی کونسوڵخانە لە قودسی ڕۆژهەڵات بۆ فەڵەستینیەکان، سەر لە نوێکردنەوەی ئۆفیسی ڕێکخراوی ڕزگاری خوازی فەڵەستین لە واشنگتۆن. بەڵام لەگەڵەوەشدا ئەمریکا لەسەر هەندێک هەڵوێستی حکومەتی پێشووتر بەردەوامە. ئەنتۆنی بلینکین وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە حکومەتی نوێ بەردەوام دەبێت لە ناساندنی قودس وەکو پایتەختی ئیسرائیل. هاوکات نابێ ئەوەشمان لەبیر بچێت بایدن لەو کاتەدا کە جێگری باراک ئۆبامای سەرۆکی ئەمریکا بوو وتی ئەگەر ئیسرائیل نەبوایە ئەوە ناچار دەبووین ئیسرائیل یەکمان بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا دروست کردایە. ئەمەش ئەوە دەگەێنێت کە دەبێت چاوەڕوانیەکان دەربارەی فەڵەستین لە سەردەمی بایدن بە سنووردار وەربگرین. بەلەبەر چاوگرتنی پەیوەندی ئەستراتیژیەکانی ئەمریکا لەگەڵ ئیسرائیل و هەڵوێستی لە بەرامبەر پرسی فەڵەستین، چاوەڕوان ناکرێت ئەو سیاسەتانەی کە پەیڕەو کراون گۆڕانکاری ڕیشەییان بەسەردا بێت. تەنیا ئەوە نەبێت پێشبینی دەکرێت کە ئەو هەڵوێستە توندەی لە سەردەمی ترامپدا لە بەرامبەر فەڵەستین هەبوو لە سەردەمی بایدن کەم ببێتەوە. ئەو هەنگاوە کرداریانی لە ئیداری بایدن چاوەڕوان دەکرێن بریتین لە ئەو هاوکاریانەی کە لە سەردەمی ترامپ هەڵپەسێردرابوون چالاک بکرێنەوە و هاوکاری دارایی بۆ فەڵەستین بخرێتەوە گەڕ. ئەمەش چاوەڕوانەکانی یاساییکردنەوەی پەیوەندیەکان زیاد دەکات. هەر بۆیە کاتێک کە هەڵسانگاندن بۆ هەردوو دۆخەکە پێکەوە دەکرێت، دەتوانین ئەوە بڵێن کە لە سەردەمی بایدندا گەشببینیەکی بەوریایی لە پرسی فەڵەستین و پەیوەندیەکانی ئەمریکا و فەڵەستین باڵ بەسەر دۆخەکەدا دەکێشێت.